بەڵێ کەمێک لەمەوبەر مەسرور بارزانی و ئۆرسۆلا ڤۆندەرلاین وەزیری بەرگری ئەڵمانیا لە پەراوێزی کۆنگرەی یاخود کۆنفرانسی ئاسایشی نێونەتەوەی کۆبوونەوە. ئەو وێنانی کە ئێستا لە سەرشاشە دەیان بینن ئەو کۆبوونەوەیە بووە کە لە نێوان ئۆرسۆلا ڤۆندەرلاین وەزیری بەرگری ئەڵمانیا و مەسرور بارزانی ڕاوێژکاری ئاسایشی هەرێمی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە میونشن ئەنجامدرا. پێویستە ئەوەش بڵین کە ئەمڕۆ کۆمەڵێک دیدار هەبوو لەلایەن مەسرور بارزانی و گەلێک لە سەرکردە و کەسانی باڵا دەستی وڵاتان وەکو ئەمریکا و ئەوروپا ئەنجامدران. هەر لەو دیدار و کۆبوونەوانە کە ئەمڕۆ مەسرور بارزانی ئەنجامی داون لەوانە وەزیری بەرگری بریتانیا، وەزیری بەرگری تورکیا، وەزیری دەرەوەی ئێران و ئەو وێرانەی کە دەشی بینین لەسەر شاشۆک و پێشتریش ئاماژەمان پێدا ئەوە کۆبوونەوەی مەسرور بارزانی لەگەڵ ئۆرسۆلا ڤۆندەرلاین وەزیری بەرگری ئەڵمانیا کە لە میونشن کەمێک لەمەوبەر ئەنجام درابوو. هەڵبەتە وەک هەمووانیش دەزانن و ئاشکرایە ئەوە دوو ڕۆژە ئەو کۆنفرانسی ئاسایشی نێونەتەوەیی لە ئەڵمانیا بە تایبەتی لە شاری میونشن بەڕێوە دەچێت کە ئەم کۆنفرانسە